خراپی ڕێگاوبان و تەپوتۆزی هاوین و قڕولیتەی زستان هاوڵاتیانی گەڕەکی بنگردی لە ناحیەی قەسرەی سەر بە قەزای چۆمان نیگەران کردووە و دەڵێن حکوومەت ئاوەڕمان لێ ناداتەوە. بەڕاستی زستانان خەمی ئەومانە کە چۆن بگەینە قوتابخانە بەڕاست یعنی هەمووی زادەکە خۆڵ و هاوینان خۆڵ و زستانانی شەمی قوڕ و چڵپاوە هیچ خزمەتگوارێکی وا نەکرایە کە ئەمەش وەکو ئەو خەڵکی بەعسینەوە چونکە لە سنووری ناحیەی قەسری تەماشاکەین ئێمە لە ناو ماستەر پلانی ناحیەشین هەتا ئێستا لەوانەیە زیاتر لە 10,000 داواکاریمان کردی پێش 6 ماکردی بەلایانی پەیوەندیدا چوینە مدیر لای مدیر ناحیەکان ئەو 5 مدیر ناحیە بگۆڕێن باوەڕکەی هەر 5 بخۆن بینی چی مەکنیان ئەڵێن باشە ئەیکەین و ئێستاش دەگەدابی هیچیان نەکردیە. گەڕەکی بنگرد یەکێکە لە گەڕەکە کۆنەکانی ناحیەی قەسرێ دانیشتوانەکەی دەڵێن لە ساڵی 2007ەوە کە قەسرێک راوەتە ناحیە بەردەوام داواکاریمان پێشکەش کردووە کەچی تاوەکو ئێستا بۆیان قیر نەکردوین. وەبیرم نایەتی ئەوە گەڕەکە وەبیرم نایە ئەنی منها تەماشە سەر ڕوندنانم کە ئەو گەڕەکە سێم گەڕەکە لە قەسری کۆنە گەڕەکی بەری مەیدان گەڕەشی ناو بازاڕی 12 ماڵ لێ بەو قەسێ تێمە لێرانەینە ئەوە گەڕەکەمان ئیوهالەیە 3,000 ئەو ساڵ 2,000 لەو تاکەجێم تۆ قەدەگە مدیر ناحیە کردیە هاتی تەماشا کردی دەرچووە لەوە کرێ بەسەر چاوی هیچ دوو ناکە کاکە نە لێ مەترسێن نە شەرمێم لێ تاکە ڕێگایەکە لە قەسرێ تا ئێستا هیچ خزمەتگوزارێکی بۆ نەکرا ئێرانە کۆنتترین گەڕەکە لە قەسرێ کە ئەوە هیچ ئاورێکی لێ نادرێتەوە بەڕاستیەوە شۆکارەکەی سیاسیە کە ئێمە سەربەلایەنێکی نەبەرەوەی ئاوری لێ نەدراوەتەوە ئەوە بینە قەسری ئەم کۆڵانانەوە بۆ دووەم جارە نۆژە نەکرێنەوە بەڵام ئەم گەڕەکە تا ئێستا هیچی بۆ نەکراوە. ئاو و کارەبا و ڕێگاوبانێکی باش و گونجاو یەکێکن لە مافە سەرەتاییەکانی هاوڵاتی کەچی دوای زیاتر لە 3 دەیە حکومڕانی و بودجەیەکی زەبەلاح نەتوانراوە لە هەرێم هیچ کامیان وەک پێویست پێشکەش بکرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی.